بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرکوێگەن سڵاوی خی گەورەتان لێبێ خۆشحاڵ و شادمانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامی باسخواز بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە لە باسخواسی ئەمڕۆماندا باز لە ڕێز و پێگەی ئافرەت لە ئیسلامدا دەکەین. بەر لە هاتنی ئیسلامی پیرۆز چەساوەترین و مەرحومترین کەسێ بە مافەکانی خۆی چینی ئافرەتان بوون. ئافرەت بەر لە ئیسلام و لە هەموو کۆمەڵگە و ئاینەکاندا خراپترین ڕەوش و ژیانی هەبووە و هەمیشە وەک کۆیلە و سەپان و پلەدوو سەیری کراوە و بۆ بەدیهێنانی ویست و ئارەزوەکانی پیاوان و ئاغاکان هەمیشە لە ڕەنج و زەحمەتدا ژیاوە. لەگەڵ ئەو هەموو ڕەنج و عەزیەت و ئەرکەشدا هیچ مافێکیان پێڕەوا نەبینیوە و تەنانەت لە میرات و ماڵی مێردەکەی و باوکیشیدا هیچ پشکێکیان بۆ ئافرەت دانە نابوو. بۆیە ئەگەر بەر لە ئیسلام و لە جاهیلیەتدا هەموو مرۆڤایەتی لە زۆنگاوی نەزانی و دواکەوتوی و ستەم لێکراویدا بوو بن، ئەوە ئافرەت بە پلەی یەکەم لە بنی خوارەوەی ئەو زۆنگاوەدا ژیاوە. بە هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام دەرویەکی خێر لەم چینە چەساوەیە کرایەوە و ئاسۆیەکی ڕوونیان بەڕوودا هەڵهات. ئیسلامی پیرۆز توانی ئافرەت بهێنێتەوە بۆ پێگە و شوێنە ڕاستەقینەکەی خۆی و بیکاتەوە بە هاوشانی پیاوان. وەسەلماندیشی کە ئافرەت لەگەڵ بوونی ئەرک و ڕەنجیدا مافی ژیانێکی سربەرزانە و بژێوی و دارایی خۆی و تەنانەت ئازادی ڕادەربڕینیشی هەیە لە بەردەم سەرۆکی دەوڵەت و حکومەتیشدا و هەڕەشە و سزایەکی توندیشی ئاراستەی ئەو کەسانە کرد کە بە جاهیلیانە بیر دەکەنەوە و عەزیەت و ئازاری ئافرەت دەدەن. لەم بەرنامەیەدا باز لە پێگە و ڕۆڵی ئافرەت لە ئیسلامی پیرۆزدا دەکەین. ئیسلامی پیرۆز چۆن توانی ڕێز و بەها و پلە و ڕێز و حرمەت بۆ ئافرەت بگێڕێتەوە. لە ئێستادا لە کۆمەڵگەکاندا ئافرەت لە چ دۆخێکدا دەژی و چۆن بتوانین چارەسەرێکی ئیسلامیانە بۆ ئەو تونند و تیژی و خراپ مامەڵەکردنە کە بەرامبەر ئافرەت دەکرێت بەکار بهێنین. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم پرسە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵای سەید عوبێد زانای ئاینیم کردووە. مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونیشە. سپاس بۆ جەنابیشتان و سەرکەوتوبوون یا ڕەبی و موفەق بیە. یاخوا بەخێر مامۆستا سەرەتا پێم خۆشە بەراوردێک بکەین ئافرەت لە نێوان ئیسلام و ئایدۆلۆژیا و ئاین و کۆمەڵگەکانی دیکەدا بە تایبەت بەر لە ئیسلام. ئافرەت لە هەردوو کۆمەڵگەکەدا لە هەردوو ئایدۆلۆژیاکەدا چۆنی ژیاوە چه ڕێز و مەکانەتێکی پێدراوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وآله وسلم. پێش هاتنی ئیسلام کە ئێستاش هەرمانگی مەولود و باسی ئافرەتیش دەکەین، پێش هاتنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو پێغەمبەر و دوهەمین پێغەمبەری سەر ئەم زەویە ئەتوانی بڵین بەعام پێگەی مرۆڤایەتی لە دواوە بوو، چونکە مرۆڤایەتی لەو ئاقارە ئەسڵی کە خی گەورە بۆی دیاری کردبوو کە پەرستنی خی تاقانەیە و ئەو ڕێز و شکۆیەی کە هەموو ئەدیانەکانی پێش ئیسلامیش بۆ مرۆڤایەتی باس کردبوو، تاریکیەک باڵی کێشا بوو بەسەر کۆمەڵگاکەدا. کۆمەڵگا کێ هێز و بازووی بەتوانا بوو، ئەوە خاوەن دەسەڵات بوو. یاسا و ڕێسایەکی وەحی ئاسمانی نەبوو کە خەڵکەکان بگێڕێتەوە بۆ ئەو عەدالەتێک و دادپەروەریەک کە ئاسوودەیی تاک یا خێزان یا کۆمەڵگایەکی تیا هەبێ، بەڵکە تاریکستانێک بوو، هەم لە ڕووی عەقیدەوە هەم لە ڕووی یاسا و ڕێساکانی بەڕێوەبنی ژیانەوە. جا لە ناو ئەمانیشدا ئەمە بە دەرەجە یەکەم پیاوانیش لە تاریکیا بوون، هەموو پیاوان بە تایبەتیش ئافرەتانیش زیاتر لە تاریکستانە بوون، چونکە ئافرەت خی گەورە بەو شێوەزە کە دروستی کردووە، خی گەورە وای دروست نەکرد ئافرەتان زبر بن، ئافرەتان ئەبێ هەر شمشێر بەدەست بن هێز و بازویکیان، بەڵکو ئافرەتان دایکن، ئافرەتان خوشکن، کچن، پەروەردەکاری جیلێکن کە بەشێکی عەتف و خۆشەویستەکە زاڵە بەسەریانە. بەڵام کۆمەڵگاکەی پێش ئیسلام بە تەواوەتی ئافرەتانیان وەک بڵێ پراوێ سست بوو، بەڵکە لە هەندێک وایان لێکردبوو لە هەندێک دەستوراکتەکانی پێش ئیسلامە نووسرا بوو
وەک ئەگەر مێژووی شارستانەتەکانی پێش ئیسلام ڕۆمانیەکان فارسەکان کوێ بخوێنیتەوە ئافرەت قسمێ بە جنۆکە دایناوە قسمێ بەوەی داناوە کە خزمەتی پیاوکە قسمێت بە بەشەری دانەناوە قسمێت لەعن و هەموو شتێکی بۆ سەر ئافرەت کردووە حتا ئەدیانەکانیش شێوازێکیوان بەسەر هاتبوو بۆ نمونە لە کۆمەڵگای جوولەکەدا ئافرەتان ئەگەر لە میراتیان پێ نەدرا ئەگەر ئافرەتان لە دەورەی مانگانەیەکیانە بوونایە لە مناڵبوونیان بووە بە پیسیان ئەزانی هەر لێی نزیککەونەوە تا ئەمتە لە ناو جززیرەی عەرەبیشە بەهۆی ئەوەی کە حکمی برسیەتی بوو و حکمی زیادەڕەوی کردبوو لەوەی کە دیفاع لە شەرەف بکرێت پەنان بردبوو بەو دوو حکمە هەم حکمی دیفاعکردن لە شەرەف و هەم حکمێکی ئەوەی کە دیفاعکەن لە پارۆنانێکی خۆیان ئافرەتیان بە زیا ئازانی لەبەرەوەی ئەگەر کوڕیان وایە پێی دڵخۆش بوون کچیان وایە پێی دڵ ناخۆش بوون بەڵکە هەندێک قەبیلە بۆ گەشتی گەیاندویانە ئاستێک کە زیندە بە چاڵکردنیان بەلاو شتێکی ئاسایی بوو جگەلەوەی کڕین و فرۆشتن و ئەمسەر و سەر پێکردنیان و بێبەشکردنیان لە قەرارەکتەکانی ژیان و ئەمانە ئەمە کارێک بوو کاتانێ تروسکایە بۆ عامی بەشەریەت نەبوو بۆ بەشێک لە کۆمەڵگایش کە ئافرەتانە بەشیەکەمی کۆمەڵگایە کۆمەڵگاکەی دوو بەش و بەشێکی پیاوانە بەشێکی ئافرەتانە ئەمان بە دەرەجەی زیاتر زۆرتر چەساوتر بوون بە دەلیلی چی ئازانی خۆی بەڵگەمان چییە؟ بەڵگەمانە ئەم قورئانە بەتایەتی قورئانی مەکی کە هاتووە باسی ئەم مەسائلە گرنگانەی ئافرەتی زۆر کردووە باسی کردووە کە تا چه ئەندازێ ئافرەتانتان لە پراوێز خستووە چه ئەندازێک تعنی داوە لە قوڕیش ئەمەی ئێوەی لەسەرن یەکێ لە بەتاڵیەکەی جگەلەوەی کە بت ئەپەرسن جگەلەوەی کە ڕیبە ئەخۆن یەکێک لەوانتانان ئافرەتان ئیهمال کردوێ ئافرەت بۆ ئارزوەکانی خۆتان بەکاردێنن خوای گەورە ئیرادەی وا بوو کە بە شەریەت جارێکی تر ئینقاذی ببێ ڕزگاری ببێ لە چی؟ لەو ستەمەی کە کۆمەڵگا بەسەریەوە کردووە کۆمەڵگا کردووی بەسەریەوە جارێکی تر ڕزگاری بێ لە ناو کۆمەڵگاشە کێ بە تایبەتی ڕزگاری بێ بۆی ئەم دەقانەی قورئان وەحی کە نووسراوەتەوە بۆی جارێکی تر ئەم مێژووە تاڵە بۆ ئافرەتان دووبارە نەبێت ئەم مێژووە تاڵە بۆ قسەیەکەکەین ئێستا خۆ کۆمەڵگای ئێمە لە دوای عەسری سەحابە و دەور دەگەڕانەوە بۆ ئەو جاهیلیەتە ڕاستە ئەمە حاشا لەگرە و لەم کۆمەڵگای ئێمە ئێستا بەشێکی گەڕاوەتەوە هەم جاهیلیەتی تازەی پێشکەوت و خوازی سەردەمی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوایی هەم نەزانی و سەردەمانی عورف و عادەتی خۆمان گەڕاوەتەوە بەڵام وەکو چۆن ئەڵێن لە هەند وڵاتە ئەڵێن دەستورێکی نووسراوەمان ێگەڕێنەوە بۆ دەستورەکە خۆی گەورە بۆ لە فەرموودا تۆمار نەکراوە زۆرتر لە قورئانە تۆمار کراوە قورئان زۆری لەسەر مەسەلە کاتە با بچینە خزمەتی قورئانی پیرۆز بزانین چۆن باز لە ئافرەتەکە و چۆن لەگەڵ پیاودا باسییانەکە جیاوازی ئافرەت و پیاو لە قورئانی پیرۆزدا لە چیدایە و چۆن چۆن نییە یەکێک لەو شتانەی کە قورئان بۆمان ڕاستەکاتەوە خەڵکی وایان زانیوە لەوە پێش ئەو عورف و عادەتە بووە کەوایان زانیوە ئافرەتەکان لە جنۆکە دروستکراون مەسەلەن غەیری ئینسانن قورئان نیەت ئەمەمان بۆ ڕاستەکاتەوە ئەمان بۆ ڕاستەکاتەوە پێمانە فەرمێت حجارێک لە قورئان کە پێمانە فەرمێت يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء ئەمان گێر ئەسڵ خلقەتەکە کە ئەگەڕێتەوە بۆ باوە گەورەمان ئادەم و دایە گەورەمان حەوا هەردووکیان خۆی گەورە بە تایبەت دروستی کردوون مرۆڤن کاتانێ دروست بوو پێکاتەی جاکە ئەفەرمێ يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة خو خلقكم من نفس واحدة كلا آدم بو يك نفس بو ما بزونية ك بيجي حوا كم بو بيت بما أجر خوي جربي فرما لدو نفس جواز إما تفسير كتير من بوقت أما نو نفس شاكك آدم بيوانا آدم لشاكك دروز بو شر وخرابك حوايتي دروز بو شنانه
بەڵام خۆی گەورە فڕۆی یەک نەفسی واحیدە نەفسی واحیدە جا ئەو نەفخەی کە خۆی گەورە کەرامەتیاوە بە شەریەت کە نەفخێکی ڕۆحی خواییە هەردووکیان مەولودەکە کە لە سکی دایکە وەک نەفخی پیاکرێ یا لە ئاەتی ترا فەرمێ یا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل قمتان چەنەها ئاەتمان هەیە کە خۆی گەورە ئاماژە ئەکا بۆچی بۆ دروستبوونی یەکەم مرۆڤێک کە ئادەم بۆ دووەم مرۆڤێک کە حەوا بووە لەسەر ئەم زەویە وبث منها رجالا كثيرا ونساء پیاوانیش و ئافرەتانێکی زۆر دروست بووە هەردووکیان ئەمە ئەسڵی پێگەی دروستبوونەکەیتی هەر پێگەی خیلقەتەکە ئەو خیلقەتە و پێکاتە و ئەو مادەیە کە ئادەمی لێ دروست بووە ئەو مادەیشە کە حەوای لێ دروست بووە ئیتر ئەمە هەندێک لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەفسیری کردەوە بۆی کە ئافرەتان لە پەراسوو دروست بوون لە پەراسووی ئادەم دروست بووە چونکە کۆمەلگا تەسەووڕێکی تریان بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆی ڕاستکردن کەواتە ئێوە لە پەراسووتان بوون یانی خۆ نەیفەرموو خۆی توانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بیتە لە پەنجەی قاشتان دروست بوون لە دەستان دروست بوون بۆ فەرمێ پەراسووی مەبەست پەراسووکە مەسەوە لار بێت مەبەستەوە ینی لە ناو دڵتانە دروست بوون لە بەشێکن لە خۆتە پەراسوو هەڵگری دڵە هەڵگری باشترین ئەندامی لەشی ئینسانە کە دڵەکەیەتی لەو لە عەلاقەیشیا فەرمێت ئەدناکەی نافەرمێ بڕات بۆ گەدە بڕا بۆ گورچیلەکان علاقەیە فەرمێ علاقەی جێنشینی دڵ و جگەر و سیوجگەری ئینسانی تیا دروست بووە ئەمانەیە وانەی لەمەوە تێبگەن لە شتێکی باش دروست بووە بەڵام بەداخەوە جاری وایە تەفسیرەکان هەڵە ئەکرێت لە لێکدانەوەی ماناکانیە بەڵامە دەقی وحیە و ئێمە دەقی ئێمەنی ئەمە لە ئەسڵی خلقەتی دروستبوونەکە لە ئەسڵ کاتێک کە ئافرەتیش دروست بوو پیاش دروست بە کە کاتێ مکەلەف ئەبن خۆی گەورە هەردووکیان پابەندەکە بەم دەستور و یاساوە ئەم پەیامەی خواییە کە دابەزیوە داوای بانگەواز بۆ پیاوان بانگەوازیش بۆ ئافرەتان هەردووکیان وەکو یەک وەسەن خوای گەورە فەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن هەردووکیان ئەفەرمێ فلنحيينه حياة طيبة هەردووکیان ئەفەرمێ پیاوانی ئافرەت مسلمان ئافرەتانی مسلمان یا خوای گەورە کە ئەمرەکانی نوێژە و ڕۆژوە و عەقیدەی تەوحیدە و ئەم هەموو بیر و باوەڕانە کە کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتووە سەرەتاکەی دەست پێ کردووە پەیامەکەی هێناوە لەناو کۆمەڵگای مەکیە بانخوازەکان و بانکەرەکان بۆین وەکو ئوسرەیەک یەکەم شەهیدێک دروست ئەبێ بۆم پەیامە خۆ لە ئەفرەتانە دروست بووە لە مەکایە لە عایلەکەی یاسرایە یەکەم ئافرەتێک کە پاڵپشتی پێغەمبەری خواکان لە ناوە خاتو خەدیجەیە کاتانێت ئەمە ئیسلام هەڵ جارێکی تر بەرگی ئینسانیەتی بۆ هەردوو لا پۆشیەوە هەم بۆ پیاوت بۆ ئافرەت پاتەماوەستا ئافرەت و پیا و وەکۆڵێ هیچ ڕێز و گەورەی و شانازیەکیان بەسەرەوی دیکەدانیە تەنها کە لە کۆتای ئاەتەکە خۆی گەورە فەرمێ ئیلا بالتەقوایانی کەواتە پێوەری هەڵسەنگاندنی ژن و پیا و بۆ ڕێزداری و خۆشەویستی و گەورەیان تەنها تەقوایە هیچ شتێکی دیکە نییە لێرە کە ئەسڵی دروستبوونەکەمان یەکێکە ئەسڵی تەکلیف لەسەرمان یەکێکە هەیەک تەکلیفمان لەسەرە لە عیبادەتەکانە لە عەقیدەکانە ئەوەی عەقیدەی کە تەکلیفە لەسەر پیاوی تەکلیفە لەسەر ئافرەتیش وەکو یەک بەرپرسیارەتیان هەردووکیان وەکو یەک کاتانە جیاوازیەک لێرەدا نییە لە نێوان بەرپرسیارەتیەکەدا لە بەرپرسیارەتی عیبادەتەکانە هەردووکیان وەکو یەک بەڵام جاری وایە مەسەڵەن خوای گەورە تەوزیعی ئەدوارەکانی کردووە دەورەکانی کردووە هەمووین تێکەڵ نەکردووە چونکە ئەگەر بێیتە سەر قورئان سەیرکەی تەوزیعی دەورەکانی کرد دەورەی ئەو دەورەی کە پیاوان ئەیگێڕێت دەورێکی ترە ئەو ئافرەتێک گێڕێت دەورێکی تر بەڵام هیچیان شەئنی ئەویتیان کەم ناکاتەوە مەسەڵەن بۆ پیاوانی کە تەکلیف کردووە بە کۆمەڵە کاروبارێک و ئافرەتانیشی تەکلیف کردووە بە کۆمەڵە کاروبارێک ولهن مثل الذي عليهن بالمعروف هەردووکیان مافیان لەسەر یەکتری هەیە کە خۆی گەورە لە باسی زەواج باسەکات هاوسەرگیریەکە کات خۆ زەواج نافەرمێ پیاوێک بێتە کۆی لە ئافرەتی بێتە کۆی لە ئافرەتی بەڵام بچیە فەرمێ ئەفەرمێ هاوسەری بکەن
ومن آيات أن خلق لكم من أنفسكم أزواجا أزواج هاو تاية هاو جينة يصير ما نيجي هاو سرة لتسكنوا فيها وجعل بينكم مودة بينكم هردوكتان مودة ورحمة خوي شي كردو كان روكو يقوايا كاتان اللي هذا دوري آفرت ورولي آفرت كت لبواركاني جيانا لبيجي قرآن لكو بيجي بيوان هي مامۆستا ئەی بۆچی کاتێک کە بەشێ لە ڕێکخراوەکان بەشێ لە کۆمەلگە باز لە یەکسان بوونی ژن و پیاوەکەن یان ئەڵێن ژن و پیا و یەکسان و هیچ فەرقێکیان نییە بۆچی بەشێ لە ئایندارەکان یا هەر خۆمان دەڵێن ئەمە شتێکی ئایا ژن و پیا و یەکسانن بەو قسەی جەنابەت بێ مادەی پێگاتنەکەمان بەرپرسیارەتی و ئەرک و مافەکەمان وە تەنانەت لە تەقوا وەرگرتنەوەی ئەو کاروکردەوەی بەرهەمی و کاروکردەوەیش کە هەری وەکو یەکبین کەواتە بۆچی یەکسان نین یەکسان نەبوونەکەمان لە چیدایە جارێکە ئەگەر یەکسانی دوو یەکسانیە وتمان یەکسانی لە عیبادەت و عەقیدەکانمان بەرپرسیارەتی یەکمان هەیە باشترە بۆ ئافرەتانە بۆ پیاوانە جەهەنەمە بۆ پیاوان بۆ ئافرەتانە ئیمان و ئیسلامەتی دوویان وەکوایە هەر یەکە بە گوێری کردەوەی خۆی من عمل صالحا منكم من ذكر أو أنثى هەردووکتان بێ ئاەتەکان کە قورباس ناس ئەفەرمێ یا ئیوە الناس ئەو ئاەتانی کە ئەفەرمێ کەلیمەی ناس ئەفەرمێ پیاوی و ئافرەت دەگرێتەوە بەتایبەتی ماسایل عیبادیەکان بەڵام تۆ بڵێ یەکسانی ئێمە توانین بڵین دوو پیاویش یەکسانی لە جەستە هەموو کەس یەکسان نییە لەگەڵ کەسێک ترا ئەگەر لە تەبیعەتە کەس یەکسان نییە دوو کەس وەکو یەک نییە حەد بێنە لەم کەونا بگەڕێ دوو کەس وەکو یەک نییە نە لە پیاوە لە ئافرەتانە ئەمە هەرخوا گەورە ئەمە دەسەڵاتی ئیلاهیە پێکەی شێوازی دروستکردنی جەستەی پیاوان و ئافرەتان بە شێوەیە خوای گەورە قەڵەم کێشی کرۆ بۆ ئافرەتان بە شێوەیە قەڵەم کێشی کرۆ بۆ پیاوان ئەگەر پیاوان ئافۆکە ئافرەتان بۆ ئافرەتان وەکو پیاوانەوەیەکیان زیاد بوو دەبێت جیاواز بن ئەمە کاتێک خۆ جیاوازی ئەوانش کە ئیدعای یەکسانیەکەن دەتوانێت ئیدعای یەکسانیکەن لە لاشەی ئافرەت و لەشەی پیاوە ئەتوانن لە مەشاعیری ئەمە جەستەیە ڕۆ مادیەکەی ڕووە معنەویەکەیشی ڕووە ڕۆحیەکەی ڕووە نەفسیەکەی کە ئێمە نایبینین ئەتوانی بڵێ عاتیفەی ئافرەتێک و ئافرەت پیاوێک وەکو یەکە عاتیفەی دایکێک و باوکێک و یەکە بۆ مناڵەکەی نا خوشکێک و برایەک وەکو یەکە دایمە ئافرەتان پێگەیەکی زیاتریان هەیە خوای گەورە هێزێکی زیاتری سۆزی پێداون کاتە نەوێت جیاوازیە یەینە سەر ئەو جیاوازیانە کە هەیە ئەم جیاوازیانەی کە هەیە لە ئەسڵ هەیە کۆمەڵی جیاوازی هەیە ئەبێمە مەمنونی شەریعەت بین کە هەیە خوای گەورە جیهادی شەڕکردنی لەسەر پیاوان داناوە لەسەر ئافرەتانی دانەناوە ئەگەر ئافرەتانیش وەکو پیاوان زبر بووناوە بێ بە ڕەحمانە و چوونایەتە جەنگەوە ئەو کاتەوە ئافرەت نەیەتوانی مناڵیش بەخێو بکات ئەتوانی بڵێ کاتان خۆی گەورە بۆ ئەم ئەرکەی نەخسوتە سەر ئافرەتان هەم دایک بێ لە ماڵەوە هەم سوڕی مانگانەیەکی ببێ کە هەم بەشێکە لە نەخۆشی لە گەنجیە خۆ لە پیریان نییە هەم حەمل مناڵێکشی بە کۆڵۆ بێت نۆمانگ بە سکوێ بێت اونجا ئەبریشی پێ بکاڵا بێت تۆ چیتە سەنگەر و بڕۆیت هین بکەیت مڕابەتە بکەیت و لێوێ لە معسکەرەکە بمێنیت و دیکاتەوە ستەمیلیە کرد وەلو ئەم واجبەی لەسەر پیاوان داناوە لەسەر ئافرەتانی دانەناوە ئەم واجبەی لەسەر ئافرەتان داناوە کە چاودێری پەروەردەکەنی ماڵ بکەن مناڵ بکەن لەسەر پیاوانیشی داناوە کە سابت بکەن و ئیش بکەن و هەوڵ بدەن هەردووکیان چیت پێگێنن وسرە پێکدێنن بەڵێ زۆر باشە مامۆستا وەک باسمان کرد بە هاتنی ئیسلام خۆری ئاسۆیەکی ڕوون خۆرێکی درەوشاوە بڕووی ئافرەتاندا کرایەوە بەڕووی هەموو کۆمەلگە و ئافرەت بە تایبەتتر وە کۆڵێ دەرویەکی خێریان لێ کرایەوە گەڕانەوە بۆ شوێنی ڕاستەقینی خۆیان بەڵام بۆچی لە ئێستایا کە سەیری کۆمەلگەکانەکەین لەم سەدەی 21دا لەگەڵ ئەم هەموو پێشکەوتنە تەکنۆلۆژیا لەگەڵ بوونی ئەم هەموو زانست و کتێب و نووسین و وتار و مەوعیزەیە و ئەم هەموو هەڕەشە و سزاییکە لە قورئان و فەرموودە و یاساکانی دنیاییشدا هەیە بۆچی هێشتا توندوتیژی و چەوسانەوەی ئافرەت هەر بەردەوامە بۆچی هێشتا هەر ستەم لە ئافرەت دەکرێت تا لە قورئان نزیک بین دادپەروەری دروستە بێت چوە ئافرەت و غیری ئافرەت بۆ تاکەکانیش تا لە قورئان دوورکەوینەوە ستەم جارێکی تر دووبارە ئەبێتەوە لەسەر پیا و لەسەر ئافرەت یەکێک لە هوانێک ئێمە دوورکەوتونەتەوە لە پەیامە قورئانیەکە لە پەیامی قورئانی دوورکەوتونەتەوە لە جێی پەیامی قورئانی چی هاتووە
جارێکی تر خۆ ئەم ڕزگاربوونی ئافرەتە ئەتوانین تحداکە لە عەسری پێغەمبەرا بووە صلی الله عليه وسلم، لە عەسری خولەفای ڕاشیدینە ئافرەت بووە، بەڵام ئینکاری ناکرێ لە زمانی ئەمەوی و عەباسی کە سوڵتەی خلافەتی ئیسلامی نەبووە وردە وردە پێگەی ئافرەت لاواز بۆتەوە. جارێکی تر پیا هاتۆتۆ کایەکە و هەر جارێکی تر شەرعی خوا پێشێل کراوە، ئەنجا بە عورف پێشێل کراوە، عورف و عادەتێک هاتووەتە پێشەوە سەر لە نوێ کوڕ خۆشەویستە کچ بێزارن لێی لەمە ئێسەیش لەنا ئەم کۆمەلگاوان هەر کە لە ویلادەت یابێ کۆ پیا ئێسەی کۆمەلگامانێکی لەو ستەمەی کاکەمە ئەمە پێچوانی قورئانە، هەم پێچوانی قورئانە کە ئێسەیش ئەگەر پیاوێ دەکچی بێ بەس کوڕێکی نەبێڵەوە جاخی کوێرە لما تشدقي خوي جرت شي ما نفهمه واذا بشر احدهم بالانثى ظل وجهه مسودا وهو كظيم نقد اقريد لو كاله شلون يبي ناخذ كشي بويا قربو اما لا كومالغاكا دور كوتونيتوا جاهليتك جاءت وتوكايه يكي كيتلويك بناوي دينوا افرت ولا تشاغو هربا لمالو بافرت افرتان ما ناخذ محروم كل تشونا مزقوت كان روايتك هي با ئافرەتەکان لە ماڵە بەڵام لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باب النساء بووە ئافرەت هاتوچووی مزگەوتی کردووە خزمەتی مزگەوتی کردووە جەماعەتیان کردووە لەگەڵیان چوونەتە دەرەوە حتا لە کاتی سووڕی مانگانەی شاد بۆچی نوێژی جەژنەکان لە سەحرا کراوە بۆی ئافرەتیش بەشدار بێ چکۆ ناتوانانی زۆریان بێنە ناو مزگەوتەکەەوە ئەمانەی هەمووی زمانی پێغەمبەر جارێکی تر هێزی پیا و دروست بووە ئینکاری ناکرێت پیا ئافرەتانیان محروم کرد ئەی بۆ محرومکردنەکەی چی بکەن پاساوی کۆمەڵێک ڕیوایەتیان هێناوەکایە قورئانیان نێناوەکایە ڕیوایەتیان نێناوەکایە مەسەن ئەحادیثی درۆ و دەلەسیان دروست کردەوە بدەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چاک لە ئافرەتە هەر نییە ئەکسەری بەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمیەتی موعیزەی کرۆ بۆ ئافرەتان فەرمیەتی خۆتان پارێزن زۆرتری ئەهلی جانم ئێوەن بەڵام با پیاوانیش فەرمووە زۆربەی ئەهلی جانم ئێوەن هەردوو حەدیثەکە هەیە تەنیا ئێمەیەکێکیمان وەرگرت ئەوەی ئافرەتمان گوێ پیاوان وەرنەگرتووە جارێکی تر کۆمەڵگای پیاوان گەڕانەوە بۆچی بۆ جاهیلیەتەکە یەکێک لەو شتانەی کە بێبەشکردنی لە میرات ئێستەیش ئەم کۆمەڵگە بێبەشێکا لە میرات یەکی بەڵێ پاشتر باز لەو ستەمەژەکەن کار لەناو مسلمانانی شابینرێ مامۆستا بەشداری پێکردنی ئافرەت لە شورا و ڕاوێژدا قسەیەک هەیە قسەی نازانم کام لە فەیلسوفەکانڵێ پرس و ڕاوێژ بە ئافرەت بکە و بەڵام بە گوێی مەکە چێکی گوت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سڵحی حودەیبیەدا گوێ بۆ کە داوا لە فەرمان بە هاوڵەکانی کە سەر کورت بکەنەوە حیوانەکانیان سەر بڕن کەس بەگوێی ناگا بەڵام بەگوێی سەلەمەی خێزانێکە کە لێ پێغەمبەری خوا خۆت پێشڕەویان بە و ئینجا بە ئەوانش بەدواتە تەنان عەبدوڕەحمانی کوڕی عەوفیش فەرمێ کە بەیعەتم بۆ عوسمان کۆ کردەوە وەکوڵێ پرسوڕان بەو ئافرەتانەژەکە کە لە سووڕی مانگانەدا بوون ئیسلامی پیرۆز چۆن گرنگی بە ڕاوبۆچوونی ئافرەت ئەدا بەتایبەت لە وەرگرتنی بۆچوون و هەڵوێستەکانیدا قورئان پێشەوەی بینە سەر عەمەلی حادیثەکانی پێ قورئان شتێکمان بۆ تۆمارەکە لە بەسەرهاتی مەلیکەی سەبە کە ئافرەتێک حکمی ئەکردن ئافرەتەکە ڕاوێژی کرد بە دەست و دایرەکەی قسەکەی ئەویش دەرچوو کە بەڵقیس بوو قورئان ئەگەر عەقڵیەتێکی چاکی بەڵقیسمان بۆ تۆمار ئەکا کە بۆ ئێستەیش دەبێتە دەرسمان إن الملوك إذا دخلوا القرية أفسدوها وجعلوا أعزة أهلها أذلة بەخۆمان لە شەڕ ناین چونکە ئەمانە جەبەڕوتن بە پێشێلمان کە خراپمان بەسەرین سڵحیان لەگەڵ بکەین خوای گەورە وەسفی ئەم مەلیکە ئەکات کە هاتووە موسڵمان بووە لە لای حەزەتی سولەیمان موسڵمان بووە ئەمە قورئانە باز لە نەک ئەوەی ئافرەت ڕاوێژی پێکرێ ئافرەت خۆی ڕاوێژکەر بووە بە کار بووە بەرامبەر بە خەڵکی مەلیکەیەک بووە خاوەن دەسەڵاتێ بووە قورئان ئەمەمان بە کاتێ دێینە سەر ڕاوێژکردن بە ئافرەت ئەوە قسەیەکی پێشینانەکە مشاورەیان پێ بکەن بەڵام بەگوێیان مەکەن ئەی بۆچی مشاری پێەکەیت کاتەنە پێچەوانەی قەولی خوایە چۆن خوای گەورە فەرمێ تۆ شتێ بکە بەڵام بەگوێ ئەی بۆ مشاوری پێەکەیت کاتانە وشاورهم في الأمر مشاورەکەکردن کە خوای گەورە بە پێغەمبەر فەرمێ مشاورەکە بە ئەصحاب عام ئەفەرمێت ئەنجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مشاورەی بە ئەوەی جەنابەت فەرمووت کە یەکی لە خێزانەکانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ڕێگە بۆ پێغەمبەری خوا دائەنێت لە کارەکانە بیکە لە هەمانە ئافرەتیش لە بواری خۆیە و لە عەقڵیەتی خۆ لە کاروباری خۆیە پێویستی بە مشاورەیە
خۆ ئەمە بەڕێوەبردننی ئیداراتی ئەم ڕۆژگارە ئەگەر ئافرەت پرسوڕای پێ بکرێت چ لە مەجالیسی حکومە لە کاروباری سیاسەتا بێ لە کاروبارەکانی ژیانی ڕۆژانەمانە بێ کۆمەڵگا زەرورە بەوەی کە ئەبێ پرسوڕاکە بە ئافرەتکە مەسەنن یەکێک لەو شتانی کە ئاخر شایەتی لەوانەیە باسیش بکەین ئەیتر دوو ئافرەت و پیاوێک شایدە بەڵام لە هەندێک مەسئەلا یەک ئافرەت شایدی یەک ئافرەت قوڵەکە لەو کاروبارانەی کە تایبەتن بە ئافرەتانەوە تەنانەت لە بینینی مانگیشداڵێ پێغەمبەری خوا فەرمێتی ئافرەتێکی ژەر کافی های کافی یەکێکە عەدل بێتن کەواتانێت لەما مشاوەرە پێکردن بە خێزان و بە خێزانی هاوسەری خۆی کەسێک کە لە کاروبارەکەی خۆیەتی مشاوەرە بکە و کەسی ئافرەتێکی باشی لە پشتەوە بێت خاتو خەدیجە باشترین نمونەیە خاتو عایشە باشترین نمونەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەمانە چاوی پرسوڕای ئێمەی موسڵمان بۆیان بگەڕێنەوە. بڵێ مامۆستا لە مەجای ڕەخنەگرتن و ڕادەربڕیندا لە کۆمەڵگەی پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم پاشتر لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر و عومەریش دابین کۆمەڵی ئافرەت بە شێوەیەک سنگی خۆیان دەرپەڕاندووە بە شێوەیەکی جەریئانە ڕاوبۆچوونی خۆیان دەربڕیوە و هیچ کەسێکیش لۆمەی نەکردوون. لە مەجای ئەمەدا ئیسلامی پیرۆز چۆن وا دەکا هیچ جیاوازیە لە نێوان ژن و پیاودانیە لەوەی کە چرت شتێک بەلایەن ڕاستە ئەوە بڵێن. مەسئلەی دەربڕین ئەوەی لە ناختەیە دەری ببڕی بەڵێ کۆمەڵگای پێش ئیسلام وەڵگە حتا کۆمەڵگەی مەدینەیش ڕیوایەتێکمان بۆی گرتووە فەرمی ئافرەتێک کاتە خزمەتی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم فەرمی باوکم مدا بە کەسێک و بەڵام منەوە کەسم بەدڵ نییە بەدڵم نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە سوکارەکەی بان کات و زەواجەکەی هەڵەوەشێنێتەوە. ئەمە ڕەئی دەربڕینی خۆیەتی کە بەرامبەر بە هاوسەرگیریە بە ڕەئی دەربڕینێک کە بە ناشەرعیەک ببینێ ناڕەوایەک ببینێ چ پیاوێ بیبینێ ئەبێ لەسەری بێتە دەنگ چ ئافرەتێ ببینێ ئەبێ لەسەری بێتە دەنگ. والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر. پیاوانی مسلم ئەمر بە چاکە و نەهی لە خراپە ڕەئی دەربڕین لە دەر ڕەئی دەربڕینیش گەورەترە. فەرمان بەی بە چاکەکان و بەرگریکەی لە خراپەکان هەردووکیان وەکو یەکن هەردووکیان ئەولیان بەسەرێکەوە چاودێریکارن یەکترن دەستی یەکترەگرن بۆی نەکەونە ناو هەڵەوە کەواتانێت چ ئافرەتێک هەڵەیەک ببینێ و ناڕەوایەک ببینێ ڕەئی لێ دەرببڕێ چ پیاوێک بۆ نمونەوەی کە زۆر بیستمانە لە زمانی حەزەتی عومەرە کە زیادە ڕەوی لە مارەیە دەکرێت حەزەتی عومەر ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ حەدێکی بۆ دانێ ئافرەتی هەڵەسە بەرگریێ بێ خوا حەدی بۆ دانناوە تۆ چۆن حەقی بۆ دانێ. ئەمە نمونەمان زۆرە لە مەسئلانە کاتانێک ڕەئی دەربڕین ئەگەر بۆ پیاو دروست بێ چ نەسێکەیە بڵێ بۆ ئافرەت نابێت دروست بێت هیچ نەسێکمان نیە کاتان ئەمە هەردوو لە شتێکی سروشتیە ینی وەگەڵەی زانایان بۆیە لەوانەیە زۆر باسییان لە مەسئلە نەکردوێ و بووەتە شتێکی بەدیهی شتێکی بەڵگەنەویستە هەردووکیان هەر وەکو یەک. مامۆستا بەشێ لە خەڵکی بەچێلەوانی کە دژی ئیسلام ئەنووسن قسە دەکەم پێیان وایە ئەوەی کە جەنابەت فەرموود میرات دوو بەش بۆ پیاوێ یان بۆ نێرینەیەک و نیو بەش بۆ یان نیوەی ئەوە نیوەی پیاو بۆ ئافرەت یا دوو شایەتی ئافرەت و شایەتێکی پیاو وە کۆمەڵێشتی دیکە یا قەوامەیی پیاو بەسەر ئافرەتدا ئەمانە بە جۆرێک لە ئیهانە و کەم سیرکردنی ئافرەت ناو دەبن. پێم خۆشە لە زاری جەناب تۆ بزانین بۆچی حکمەتی ئەمە چییە و ئایا تا چەند ئەمە سوکایەتی و ئیهانەیە بە ئافرەت. یەکێک لەوانەی کە ڕخنە لە گرن جارێکەوەی کە ڕخنە لە قورئان ئەگرێ ئیمانی بە قورئان نییە کە کەس ئیمانی بە قورئان نەبوێ ئەگەر قورئان وەکو یەکیش مافی بە ئافرەت بدایە بیتە پیاوێک و کوڕێک و کچێک وەکو یەکە ئێدەینێ ئەوەی کە ڕخنە لە قورئان گرن جایی بۆچی ئافرەت بەشێ وەرەگرێ لە ماڵی مێردیتی و بەشێ لە ماڵی باوکی وەرگری ئەو زیاتر وەرەگرێ لە من هەر ڕخنەیە گرت. ئێمە وەکو مسڵمان ئێمە وەکو مسڵمانێک تەسلیمین بە وەحی پێش هەموو شتێک وەحی قورئانە ئێمە لە قورئان لە کێ توانی کتابێک و بەرنامەیەک وە قورئان بێنێت بێ نقصانی بێ ئەو کاتە ئەگەر ئەو مافەشی وەکو یەک بۆ ئافرەت دابەستکە مش تەسلیمیە بن تەحەدایەک قورئانێک بێنن وەکو ئەمە خوا فەرمیێتی خوا کە فەرمیێتی دروست خوای ئافرەتی بەڵام دیارە هیچ کارێکی خوا بێ حکمەتیش نییە مەقاسیدی شەرعی هەیە مەبەستی هەیە لە پشتی ئەمەوە بۆ فەرمی للذەکەری مثل حظ الأنثيين لە چەند شوێنێکە لە چەند کاتێکایە ئینە خۆ لە میراتی خوشک و برای دایکی ئەوەی کە بە ڕێی دایکی و بێ یەکن
پیان ئەدرێت لەو چەند جێگا کە مەقاسیدێکی جارێکە ئەسڵان لە پێش ئیسلامە ئافرەت هەر خۆی بە میراتی ئەبرا هەر خۆی بە میراتی ئەبرا نەگۆی میراتی بدرێتێ بێبەش ئەکرا لە میرات خی گەورە کۆمەلگایەک ئێستەیش ئێمە لانێ وڵێ عەسی جاهیلیەت بوو جاهیلێتی ئەمڕۆ شەروایە کۆمەلگانی پیاوانی ئەمڕۆیش ئێمەی ئێستێش تا ئێستێش ئافرەت مافی خۆیان نادێنێ لە میراتە حتا قانونیش ئاەتداتی ئێمە 100 پێچوپەنای لێدەین عرفی تا 100 تەعنەی و تەشەری لێدەین حتا نیوەکەیشی پێڕازی نابین عرفیش بە شێوازە لە عرفەکان ستەمی کردو بەرامبەر عرفەکان ستەمەکەی کردووە ئینا ئەگەر ئافرەتەکە نیوەشی بدێتی فەنیعمە مامۆستا هەر لە ناو عایلەی موسڵماندا هەر لە ناو خۆماندا لە ناو عایلەی خۆماندا ئەیبینین کابرا ئەهلی نوێژ ینی نوێژێکی ئەگە بڵین درۆینە یان نوێژێکی کچ و کاڵەکە بەڵام کە ئەگاتە سەرەی میرات کە ئەگاتە مامەڵە و تەعامل کە کاگە ئەحمەدی مفیزادە فەرمێ ئەسڵی ئیسلام ئەمەیە کە تۆ ئەگەر لەما براوە بوویتر لە شتەکانی شار ئەیبیتەوە ئەگاتە سەرەی ئەمە بە خوشەکەڵێ ئیدن نەمدوێنی یام کە وەرت گرت ئیدی خوشکی منی کە کاتەمە جۆرێکی دیکە نیە لە ستەم و زۆرداری هەردووکە پیاویش ستەمەکە و ژنیش ستەمەکە لە خۆی زانی جارێ پیاوەیەوێت مەسەن بێ بە خوشکەکەی با ژنەکەی نایڵێ میراتیەوێ لێمان تعنی لێدەن تەشەری لێدەن یعنی ئەگەر باوکەکە مردووە ئافرەتە خوشکەکەی بیداتێ دایە ژنەکەی کچەکەی هەر بەرگریە کات لای خۆی بڵێ ئەخۆمە حەقی مافی ئافرەتە بۆ نەیاتێ سوێنە منیش ئافرەتم ئەمە بەشێکی هەر ئافرەتان خۆیان لە خۆیان ناخۆیانە کۆمەلگاکە جا عرفی خراپ کە بڵاوبوویەوە درەنگ لە ئەچێت ئەمە یەکێک لەو مەسئلە خەتەرناکە یەکێکتر لەو مەسئلە خەتەرناکە دایکەکەیە تەکبیر بۆ باوکەکەی کاڵە پیاوەکە ئەم کۆمەلگای ئێمەوە قسە بۆ کۆمەلگای کوردەواری خۆمانەکەی پیاوەکە پێشەوەی خۆ بمری ئەو تووسێ 4 پارچە ئەرزە تەوزیعکە بە سەرەتیوەکانتە ئەی کچەکان کوڕە کچەکان چونتە ماڵ خۆیان نایەنەوێ هەر دایکەکەیەکێکە لەوەی کە بەرگریەکات ئەگەر ئەمە یەکێک لەو مەسەل دوای ئەوە پیاوەکانی تریش بەشە پیاوەکانی تریش بەرگریەک لەمە دەکەن تەجاوازکردنێکە سەر شەرعی خوا شەرعی خوا تەجاوازی کرێتە سەر بابیەکێکە لەو یاسا و دەستورانی شریعەتی خوا کە تەجاوزێ کاتە سەر جگە لەوە میرات بۆ هەر لە میراتە عرف و عادەت زستەم لە ئافرەتەکە کچێکی سێ تا ئێسش کولتوری ئەم کۆمەلگای ئێمەوە ئیلا لە شارەکانە نەبێ لاندێکە کچ ناتوانێت بە ئازادی بڵێم فڵان کوڕمە و شوپیەکەم چەنەها کێشە هەیە ئێستا خۆمانەچینە ناوی کچەکە لە حەز بەم پیاوەکەم هیچ عیبێکی نییە هیچ ڕەخرێکی باوکەڵێ من نایدەمێ من چارەیم نایە ئەخ با بخۆ تۆ شوی پێ ناکەیت ئەمە کەی ویژدانە هەڵا کچەکەم خۆشەوی نایدەمێ تا ئێستش ئەمە جۆرێکە لەو ئالەوە تونند و تیژەکە دروست ئەبێ بۆ ئافرەتان ستەمەکەی لێکرێ بۆ لە میراتە لە بەشوکردنیشە یەکێکی تر لەوەی کە عرفە شێواوەکەی ئێمەیە پیاوێک هاوسەرەکەی ئەمرێت هەمووی مانگی پێ ناچێت شوێنە بەلاولاقی بە 2 مانگ 3 مانگ ژنێکی بۆێنی وڵا پیاو فەقیرە ئەم ئافرەتەی تریش گەنجە نەفسی هەیە 3 مناڵی هەیە وڵا با مناڵانە بەخێوکە هەر لەم لای شوێر ئافرەتانە تعنی لێدەن تەشەری لێدەن چۆن مناڵەکانە بەجێهێشت بۆ بەجێنێڵێ بەس مامۆستا بۆچی عرفەکە پەردە و ڕەنگێکی ئاینی بەسەردا بڕاوە مرۆڤێگەیە هەر خۆی لەوەچە لە ناخۆ دڵپیس بە یان بۆونە ئەوەندە ڕەزی لە حەز ناکە کچەکەی بچێتە بەر خوێندن دێت بەرگێکی ئاینی بەسەرابڕێ لای بۆونە حرامە بۆنونە کچەکەی مەسیجێکی بۆ دێ هەرکە ئەمە لە شەرعیش لەوەچێ زلەیەکی شیشیاو نەبێ دەڕوا ئەی کوژێ ینی هزار نمونێوەمان هەیە بەڵام مرۆڤەکە بۆ ئەوەی لە کەم و کورتی ناخی خۆی لە بەزیویەکانی ناخی خۆی نەجات بدە بەرگ کۆڵێ بەرگ و نمونەیەکی ئیسلامی بەسەرا بڕێ ئەگەر کۆمەلگاکە بە ناوی ئیسلامەوەی کات شەخە شەیطان چا لە چەند دەرگای شەڕۆیەت لە 100 دەرگای خێری شۆ ڕێگەمان پێگرێت پەنادا بۆی ئەمە شەرەف بە ئەمە لە کەکنی شەرەفن باشە شەرەفی پیا و شەرەفی ئافرەت دەبێت چی فەرق بێت خوا فەرمی ئەزانیەت وەزانی فەجریدوا كل واحد منهما 100 جلدة ئەویش ئەگەر خۆیانی ئەعلانیان کرد خۆی گەورە باس لە لەعانەکە ئەگەر پیاوێک ئافرەتەکەی تۆمەتبار کرد بە دامێن خراپی ئافرەتەکەیش هەر بق دوایەوە ئافرەتەکەیش بۆ باسەکە بۆ هێویش ڕەدی بداتەوە بە نەسی قورئان و هیچیان فەرقیان نییە دامێن خراپی لەو ئەبینی لێوش ئەبین هەروەکو یەکە ئەمە لێرە بەرگێکی دینیمان کرۆ بە ناوی دینۆیکین بەداخەوە خۆ بەریە لەمە ئینا کوڕێک و کچێک هەڵەیەکی دامێنی ئەکەن کچ و کوڕن
ئەگەر کەس نەیزانیەوە فەنیعمە با بڕۆ بشارێتەوە بەڵام کچەکە بە دزیوە کوژن کوڕەکەیش سڵحی عەشاری بووەکەن کچێکیان دەبریتە هەندێک لە شوێنوان وایە بەشەڵا نەماوەوە ئەمە یەکێکە لە ئەم ستەمانە پیاوانەی کات پیاوانیش ئەیکەن و ئافرەتانیش بەشێکی خوان لە پشتیەوەن بەڵام بە ناوی چیەکەن وەڵامە دین وای کردووە ئیسلام ڕێگەمان پێنا بێ ئافرەتان هەر لە ماڵەوە بن ئەبێ ئافرەت هەر دانیشتوو بێ ئافرەت نابێ نەفسی ببێ ئافرەت نابێ باش ئەگەر ئافرەت هەر لە ماڵەوە بێ ئەی پیاوان لەگەڵ کێ هاوسەریەکات ئەمە می نازانی یاری کە سەیری ئەەکەیت و لەم سەر و تا ئەو سەری سیر ئەەکەی نەفس بۆ خۆی ڕەوایە بۆ ئەو ڕەوانیە ئەو ستەمێک ئەمە لە حاڵەتی کوشتنەکەی لە حاڵەتی هەرداریوێ دائەنیشێنێت هەر بە زۆر دایانشێنێ ئێستا ئەم کۆمەڵگەی ئێمە چەنا گەنج کوژراوە یا لەبەری جەبهە شەهید بووە مەسەن پێشمەرگی بۆ شەهید بووە کە جەنا گەنج بە حادیسەیەک ڕۆیوە سێچوان مناڵی بەجێشت باشە بۆ ئەگەر هەر ئەو ئافرەتە مردووە بۆ مناڵەکان بێناز دەمون باوکەکەی ژنی بەسەراهێنان ئەی بۆ ئافرەتەکە بێنازەوێت شوکا بە پیاوێک باو مناڵانیشی پێ بێت خۆیش بێناز نابێت جاری عەتفیشی بۆی ئەبێت وەکو مناڵێکی خۆی بە خێویشی ئەکات چاودێریشی ئەکات ئەوێ بە باوکێکی باش بۆی زۆر جار بەعکس باوەژنەکە ناوێت بە بەدایکێکی باشی نە باوک بەشی پیاوان باوک بە گوێژ نەکات بەڵام کۆمەڵگاکەوای کردوان فرەتە فەقیرە دانێ جا تازە شوو ناکە خۆی نەفسی نییە هەر لە خۆی وای پێڵن بێ کەس بێ ئەمە چییە ئیستیغلالی کەرامەتی ئافرەتیان کردووە ئەمە لایەک جا ئینسان ئیستیغلالی دین ئەکرێت مەسەن کابرا ئەزانی پیاوێکی بەدینە چی زۆمی لەکە هەڵی دەنگ ناکە ئیستیغلالی کەرامەت و شەرەفی ئافرەتیان کردووە لێرە ئافرەتی کوردەواری ئێمە ئافرەتانێکی سەنگینن بە ئەدەبن پاکن خۆی شەرمەکا بڵێ من هاوسەرگیری ئەەکەم ناخی خۆی ئەخواتەوە بەڵام کۆمەڵگاکەش ئەوەی تر ئیستیغلالی ئەمەکە نە ئەو نایوێ ئەی بۆی پیاوەکە ئەوێت ئەمە بانێکەوەڵێت چەند هەوایە نە دوو هەوایە بەڕاستی ئەمەش یەکێک لەو ستەمانە یەکێک لەو ستەمانەی ترێمە کە ئیکات مەسەن ناو ماڵە پیاوە مادام خانۆکەی پیاوەکەی کروێتی دافر نابێ قسەی تیا بکە چۆنەی کاتەوە چۆن نایکاتەوە یا مەسەن ئافر کوڕەکەی چەندێکە خوێنێ بخوێنێ بەڵام کچەکەی نابێ بخوێنێت خوێن بۆ ئامادەیە کوڕەکەی چەند شار وڵاوەڵا کوڕەکە نابێ کچەکە بچێت بۆ خوێندن نابێ ئەو بڕوە وەکو جەنابە باسە کرد مەسەن کچێکی فەقیر لە ماڵ دانیشتووە نامەی تەلەفۆنێکی بواتە خۆلانە 100 تەلەفۆن چووێ بۆ کوڕەکەی هیچیشی پێنەوتووە بەڵگە جاری دەستخۆشیشی لەکەن بەڵام بۆ کچە فەقیرەکە مڕاقەبەیەکەن چاودێری ئەەکەن ئەمە کۆمەڵگا دواکەوتوەکەی خۆمان ئێمە دواکەوتوین بەتایەتی ئالەم شاری سلێمانی یەکێکی لەو کێشانەی کە خێزانەکان هەیەە کچەکان ناتوانن بە پێ بڕۆن بۆ قوتابخانە ئەبێ پاسیان بۆ بکرین کوڕەکان ئەڕۆن بۆ کۆمەڵگا دواکەوتەکەی ئێمە کە ئەڕواتە ئەوێ و کوڕەکانمان وا پەروەردە نەکەوتووە کە ئەوە کچە ئەڕوا خوشکی تۆیەک تۆ حەقت چییە بەسەریوە ئیهانەیەکا لە ڕێگا فیکەی لەکە دەی قسەی ناشرینی بۆ دروست ئەکات لێمە وای کرۆ کابرا بە ئەم فەقیرە ئەو نەعەزیەتی نەبێت ئەم مناڵە بارگرانیەک خۆ زمانێکی زووانە بوو بەداخۆ کۆمەڵگاکەمان بەرەو پێشۆ نەچوە لە ناحیافرەتەوە تا بەرەو پێشۆ بێت بەرەو دواوە نەچوە بەرە دواوە چوەنەوە بەنەوە بەرەو پێشۆ چوێت ستەمەکانمان زۆرە بەڵێ ئیتر نازانم کامیان باسکەین و بگەینە کسر چ مەسەلەیەکی مامۆستا لە ئێستاە ئەبینین هەر ئەوانەی کە بانگەشەی ئازادی و نەهێشتنی توندوتیژی دیژی ژنانەکەن زۆر جار لە میدیاکانە و ئافرەت وەکو کاڵای بازرگانی بەکاردێنن لە ڕیکلامێکدا ئافرەت وا لێ دەکەن ڕیکلام بۆ کاڵایەکی بازرگانی بۆ جلو بەرگێ بۆ خواردنێ بکە یان تەنان بۆ منە ئەوەندە لەم ماوەدا هەر مامۆستایەکی ئاینی شاری سلێمانی وێنەی حاشا لە جەنابەت و بینەران وێنەی پێڵا و نعلی داناوە کە ڕسمی ئافرەتی پێوەیە یا ڕسمی هونەرمەندێکی ئافرەتی لێدن یا لە سابوونێکە لە شامپۆیەکە لە هەر شتێکی دیکەدا ئەمە جۆرێکی دیکە نییە کە بەناو ئازادی خوازان و دیموکراسی خوازان لەم سەردەمەدا بە ئافرەتیەکەن و ئافرەتیان کردوتە شتێک بۆ بەدیێنانی یان فرۆشتین کاڵاکانیان شەرعی خوا شەرعێکی وەسەتە نە کۆیلایەتی نەواز لێهێنان و دەست لێ بەرداربوونی بەلایەکی ترا کۆیلایەتی کن و بەرەڵاکردنی چ پیا و چه ئافرەتان بێت شەرعی خوا شەرعێکی خوا لەگەڵ فیترەت و سروشتی ئێمایە
جارێکی تر وڵاتانی بەتایەتی ڕۆژئاوا کە بەرەو دەرگای شەهەوات و ئارەزوات ڕۆشتن پۆشاکیان لە دبەر ئافرەتەکان داڕنی ئافرەتیان بەکارهێناوەکو کاڵایەکی بازرگانی دیعایەکردن بۆی و ئێستش هەر بەکاری هێنێت لە پشت ئەمەوە چەنەها ڕێکخراوی ماسۆنیە و سەهیۆنیەتی عالەمی لە پشت ئەمەوەیە بۆچی بۆ ئیفسادکردنی کۆمەڵگای سەرزەوی وعدی شەیطانە کە داویەتی ئەبێ ئەم ئینسانە خەلعی لیباسی بکات حەیای بەرێت شەرمی بشکێنێت خێزانی هەڵوەشێنێت تووشی تەنەها بەڵاو مصیبەتی مەسائیلە جنسیەکەی بکات جێی لێرە فەریسەی یەکەم کێ بووە نێچیر یەکەم کێ بۆ دڕندەکە ئافرەتان بوو جارێکی ئەم کولتورە غەربەمان هێناوە کتومت خۆشەڵە کولتورە عیلمی و زانستەکەمان هێنایە لێرە تەطبیقمان کە عەدالەتەکەمان هێنایە تەطبیق هێناوین ئێوەمان هێناوە بۆ ئێرەشۆ بۆ چییە هەندێکی بە حسابی خۆی ئەڵێ با ڕزگار بین تروسکایە نابین ئەڵێ بەمە ڕزگارە بین هەندێکی تری ئیشی پێیەتی بە ئەوش بە نەوع بازرگانیەکە کێشەیەک لە حەدی خۆی زیاد گەورەکات جایەکێک لەو خەتەرناکیە کانە کە ئەیکەین بەرامبەر ئافرەت دەکرێت هەڵۆشانەوەی خێزانە ئەخە هەرەمی خێزانی ئەبێ هەبێ بێ باوکیەکە بێ لە ماڵە پاشان دایکێکە بێ پاشان خوشک و براکانە بێ خێزانێکە بێ ئوسرەیەکە بێمە سروشتی ئینسانە کە خێزان نەما خۆکو ئەوروپاشمان لێ ناتوە خێزانە گەورەکە دەوڵەت بێ دەستی گرتوێ بەسەر مشتێکە لێرە دەوڵەت نییە دەستگرێ بەسەر مشتێکە ئەو کاتە بەرەوە ئینحرافێک ئەڕۆ بەلەو لادانێکەوە لە لایەکی ترەوە ئافرەت کە خوای گەورە حیجاب و پۆشاکی تایبەتی داناوە بۆ ئافرەت و جەستەی دەرنەخا بۆ ئەوەی نەبێتە نێچیری پیاوان نەک بۆ ئەوی بێ بە کۆیلە نەبێتە نێچیری پیاوان ئەگینا لە ماڵی خۆیە و لە ناو خێزانی خۆیە ئازادە بۆ خۆی بەڵام لە دەرەوە لە کاتی کارکردنا تا لاشەی جەستەی ئافرەتەکە نەبێتە لێک خۆی گەورە حیجابی بەداناتون جارێکە خەلعی حیجابەکەی لێکە کەواتە حیجابش بۆ خۆی ڕێز و شکۆ و شکۆرێکە ڕۆیەکسەکەی شکۆیەکە لە بری ئەوەی کە ئەوەندەی باسی مافەکانی ئافرەتەکرێت ئەی باشی واجبەکانی ئافرەتی شەوێ بکرێت کتوار ئەڵین ماف ئەی باسی ئەرک کاتە کۆمەڵگە زیادەڕەویەکە لە باسکردنی مافەکانی ئافرە هەر باسی مافی ئافرەتەکەین ئەی بۆ دەمیشەڵانی تو ئەی کاری ئافرەت چییە پیاوێک ئافرەتێک قبول ئەکا خۆی هەر ئافرەتێک بداینێ قبول ئەکا خۆی دەخلێکی مانگانەی هەبێ سەرفی بک بۆ مناڵەکانی بەڵام مناڵەکانی منەتی لێ نەزانن نایکە ئەڵێ بۆچی هەوە خامە هەروە بوو دەوڵەت بۆچی ئەڵێ من هەیمەنتم هەیە بەسەر تۆ ئێوە واجبەت گوێڕایەڵی من بکەن ئەو دەستوات چووگاڵێ من ژیانە بۆ دابینەکەم من ئەمنیەتی بۆ دابینەکەم کاتانە بێ پێویستە لە مقابل ئێمە تۆ گوێڕایەڵی من بکەی باوک لە ماڵە کە قەوامەی هەیە بەڕێوەبرنی بژێوی ژیان لە ئەستۆی باوکە ئەبێ بە گوێشکی خوا کەس حەماڵی بەلاژ ناکات هیچ پیژنە ژنێکە نە پیاوێکە کێیکە دەی لێمە خێزانێک کە ئەساسی لەسەر برایەتی و خۆشەویستی و دروست ببێت بێنی ئەم خێزانە هەڵوەشێنی داوای هەر بڵی مافەکەی ئازادی نەکردووە ئەو مافە ئازادی کە لە شوکردنایە لە مافەکانی خوای گەورە بۆی دابین کردویت کۆمەڵگەنایکەمە شتێکی ترە ئەنجاری وایە شتەکان زیاد لە حەدی خۆی گەورە دەکەن یەکێک لەو ڕخنانەمە لە ڕێکخراوەکان بۆ نمونە کچ لەسەر بێشکە بە شودان بووە لە ناو کۆمەڵگەی ئێمە ئێستا نەماوە هەر جارێکی تر دووبارە یەکەن و بابە نەماوە ئەڵین ئەم مەسالە من خۆم چەنا جار بووین لە گەڵ ئەو ڕێکخراوە بە ڕێزانە پێمان وتون کاکە ئەم بەرنامە بگۆڕن بیکەنە بەرنامەیەکی تر ڕاستە بڵێن کچ ئافرەت با خۆی نەسووتێنێ ئافرەت با بێبەش نەبێ لە زەواج ئافرەت با بەژن لە میرات ئەمانە تێ بگەێنینەوە ئافرەت با بخوێنێت ئەمە جوانە بەڵام بەعزە شتێک هەر قەوانێکی کۆن لێ ئەدەن کە لەناو کۆمەڵگاکان نەماوە ئەمە یەکی تر لێک لەو مەسئلانی کە ئینسانەکان کۆمەڵگاین ئێمە هەموو کۆمەڵگای هەڵی تیا هەیە لە بری ئەوەی کە بەرەو شایعین بکەیت زلی بکەیت ئەبێ دایپۆشیت
لە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە عەسری نور بووە خەڵک زینایشی کردووە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکی گەورە نەکردووە ئێستا ئەمڕۆکە بۆ ئەبێ ئەو شتەکە گەورەکرێت حاڵەتێکی دەگمەن ڕوئەدا لە شوێنێ بەسەنەیەکی کوشوە ئەم ڕاگەیاندەکانمان ئەوەی گەورە کرد وازانین هەموو کۆمەلگاکە خەریکێم کارێ بەڵام لەگەڵم شەشتە جوانەکانی کۆمەلگاکە ئەبێ بخێنەوەکایە ئەمە حەلێکە بۆی کە ڕزگارمان بێت زۆر باش مامۆستا لە ئێستادا لە هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژیش نادەن ئەمە کۆتا پرسیاری منە گەر بە کورتی وەڵامی بدەیتەوە زۆر بە کورتی وەڵامی بدەیتەوە زۆر سپاس دەکەم ئیسلامی پیرۆز چۆن بەگژە و کەساندا دەچنەوە کە هێز و بازووی خۆیان بەکاردێنن بۆ ئازاردانی ئافرەت بۆ چەساندنەوەی ئافرەت توندوتیژی بەرامبەر بە ئافرەت دەکەن و هەمیشە و ئازان ئەمان ئاغان و ئافرەتیش بە کۆیلە و دواکەوت و پلە دوو سەیری ئەەکەن پێشەمە شتێ دەستخۆشیەکەین لە هەر ڕێکخراوێکی ڕاستەقینەی دیفاعکرد لە دیفاعکار بێ و پارێزکارێکی چاک بێ بۆ مافی ئافرەتان هەر کەسێ لە هەر جێگەیەکی الحکمة والضالة المؤمن أن وجدها فهو أحق بها ئێمە دەستخۆشی لە کاری چاکەکانەکەین وەکو ئینسافێک ڕخنەشیان لێگرین لە جێکارە بەڵام دەستخۆشیەکەین لەوەی کە ئەم هەفتە و ئەم هەفتەیە کە دانراوە بۆەوەی کە بەرامجارێکی تر بێنەوە بە گوێی کۆمەڵگایە کۆمەڵگا بەسە ئیتر ستەم لە ئافرەت مەکە با ستەم خوای ئافرەت نەمانگرێت بەڵام لە هەموو ڕووەکانەوە نەکە تەنیا لە یەک ڕووە ئەمە دەستخۆشی دیەکەین و هەروەها ئافرەت ئومێ دەخوازین پیاوانمان ئەگەر لە دەوڵەت ناترسن و کۆمەڵگا پشتیانە لە قیامەتی خۆیان بترسن إن الظلم ظلمات يوم القيامة ستەمی لە خوای گەورە بترسن خوایەکەیە باڵا دەستن لە پیاوان ئەو پیاوەی کە کوڕەکەی ئازادەکە بە ئارەزوی خۆی چ کچێک بیهێنێ بەڵام کچەکەی ئەکاتە گۆشەیەک و گیانیشی دەرچێ فڵان کەس کە ئەو حەزیت بکرد نایاتێ لە زوڵمی خوا بترسێت ئێمە ئامۆژگاریان بۆ پیاوان ئەوەیە ئامۆژگاریمان بۆ کچەکانمان و بۆ خوشکەکان بەڕێزەکان ئەوەیە بگەڕێنەوە بۆ حەیا و عیفەتی داوێن پاکی ئیسلامە جوانەکە چونکە هەر ئافرەتان لەناو خۆیانایە وایلی ئەکات شکستی پێبێنێت ئەگەر خوانەکە هەڵەیەکی کرد پێش پیاوان چەپڵەی لێ بتەقێنێت و ئیهانەی بکە هەر ئافرەتانە خۆی ئیهانەیان نەکات یعنی دایکە ئەگە بزانێت کچێ هەڵەی کردووە نایهێنێ بۆ کوڕەکەی بەڵام کە کوڕەکەی هەڵەی کردووە قەیناکە کاتانێ با بگەڕێنەوە ئافرەتانمان با بگەڕێنەوە بۆ ئەو بەرنامە خوایەی کە خوا بەرنامی بدەچوو لە حیجاب لە پاکێتی لە دامێن پاکی چونکە ئافرەتی کوردەواری ئێمە قەڵایەکی بەرزە سنگەرێکی بەرزە ئافرەت ئەبێ بسخۆی بناسێت لە قۆناغێکا کچە خۆشەویستی باوکە لە قۆناغێکە هاوسەری هاوژینی پیاوە لە قۆناغێکا دایکە نەنکە پلەکپایەکەی بەخۆی بەکەم نەزانێت وە شوێن شەهەواتێک و قسەی لووسێکی پیاوان نەکەوێت چونکە پیاوان بەعزێ لە گەنجانمان ڕێزم بۆیان هەیە لەگەڵ چەند ئافرەتە پەیوەندی ئەکات چەند ئافرەت تاقیکات و ئافرەتی بەدڵی سافی باش شوێنە و پیاوانە نەکەوێتەوە تەڵەیەکی بۆ ئەنێتەوە دوایی نەئەیناسێت و نەمەرحەبایی ئەکات و ئیتر ئەویش ئاخر چی بکا فەقیرە ناچارە هیچ کەسێ دەرگای لێ ناکاتەوە هیچ کەسێ نایدوێنێ نە کۆمەڵگا نە دایک نە باوک لە بەناوی عار و شەرەفەوە بەناویەوە با نەگەنە ئەوە ئاگایان لە خۆیان بێ مەڕاهقانە بیر مەکەنەوە دووربینانە بیرکەنەوە بیر لە زەواجکەنەوە و ئومێد دەکەین ئیشەڵا پیاوانیشمان بە خۆیانە بچنەوە ڕێز لە دایک و لە کچ و لە خوشک بگرن چونکە ئافرەت لەمانە دەرناچێت یا کچمانە یا خوشکمانە یا دایکمانە یا هاوسەرمانە هەمومان لە ئادەمین و ئادەمیش لەگەڵە تەواضعێکمان بێ خۆمان بەسەر کەسە بە گەورە نەزانین ئەم لوودبەرزیە و سوستەمکردنە بوو هۆکارێ بوو بۆ ئەوەی ڕۆژ بە ڕۆژ ئێمەی وڵاتی ئێمەی بەرەو دواوە هێنا زۆر باشە مامۆستا خۆی گەور پاداشتی بەخێر بداتەوە زۆر سپاس ئەزای جەنابی باتەوە خۆسەرکەوتوو بینەرانی بەڕێز و خۆشەوی سپاس بۆ ئێوەی عەزیزیش کە تام ساتە بینەرمان تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ